بیرکاری پۆلی حەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 111. پرسیاری ژمارە 50 پلەی گەرمی لەسەر هەسارەی عەتارد کە نزیکترین هەسارەیە لە خۆرەوە لە سنوورێکی دیاریکراودا دەگاتە 467 پلەی سەدی. پلەی گەرمی لەسەر هەسارەی پلۆتۆ کە دوورترین هەسارەیە لە خۆرەوە دەگاتە نێگەتیڤ 236 پلەی سەدی. ئایا جیاوازی نێوان ئەو دوو پلە گەرمیە چەندە؟ ئەگەرە من گەرمی پێوەچی دروستکەم سفر لە ناوەندەیە لێرەش زۆرترین پلەی گەرمی 467 کەمترینیش لێرە کەم 236. ئێستا ئەو پلانەی دەکەونە مابەینی ئەو دوو ژمارەیە چەندە؟ زۆر ئاسانە. ئەگەر لێرە بژمێرم هەتا ئێرە دەکا 236 پاشان لێرە بژمێرم هەتا ئێرە دەکا 467 واتە 236 تەنیا کۆ دەکەمەوە لەگەڵ 467 جیاوازیەکە دەردەچی 36 کۆکردنەوە 76 13 دا 703 پلەی سەدیە جیاوازیەکە. ئەگەر نا ئەگەر ئەو هێڵکاریەم دروست نەکرد دەبی گەورەترین ژمارەی بنووسم 467 کەمی بکەمەوە لە بچووکترین ژمارە کە ئەویش بەخۆی کەمی لە پێشە. ئەو جا دەزانم کە کەم لەگەڵ کەم یەکسان دەبی بە کۆ کەواتە ئەو ژمارە وەکو خۆی دەنووسمەوە 467 کۆ 236. دیسان هەر وەکو جاران دوو ژمارەم هەیە هەردووچیان کۆیە کەواتە کۆیان دەکەمەوە هێمای کۆش دادەنێ پێویستیش ناکە 703 پلەی سەدی. ئەوە تەواو. یان ئەوەی پێویست نەدەکرد بسڕمەوە چونکە دیسان پرسیارەکەی دیش تەنیا ئێرەی جودایە. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری ژمارە 51 ڕوویەکی هەسارەی عەتارد هەمیشە ڕووی لە ڕۆژە لە خۆرە لە کاتی سوڕانەوەی بە دەوری خۆیدا. پلەی گەرمی لەسەر ئەم ڕووە دەگاتە 467 دیسان پلەی سەدی. ڕووەکەی دیکەی هەمیشە لە تاریکیدایە بۆ هەتایە پلەی گەرمی نزم دەبێتەوە. ئەو بۆ هەتایە نازانم مەبەستیان چییە. پلەی گەرمی نزم دەبێتەوە بۆ کەم 218 سەدی. ئایا جیاوازی نێوانی ئەو دوو پلە گەرمیە چییە؟ هەمان شتە. ئەو ژمارە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارە بەبێ ئەوەی ڕەچاوی نێگەتیڤەکەی بکەم یان کەمەکەی بکەم کەواتە لێرە دەنووسم کەم 218 ئەوها کەم 218. ئەگەر بژمێرم لێرە هەتا ئێرە 218ەیە لێرەش هەتا ئێرە 467 واتە کۆیان دەکەمەوە کۆ 218 7 و 8 15 6 و 1 7 1 6 کەواتە جیاوازیەکە 685 پلەی سەدیە. ئەگەرنا ئەگەر پێویستی کرد دیسان دەنووسمەوە ئەوها 468 کەم 218 وە کۆیان دەکەمەوە چونکە کەم و کەم دەبیتە کۆ بەڵام دانانەکە و نووسینەکە ئەوەیە لە کاتی جیاوازی. بەڵام زۆر ئاسان دەبی ئەگەرە من گەرمی پێوەکەی
وەکو گەرمی پێوەک یانش هێڵەکی هێڵکاریەکی دروست بکەمەوە ئاسانترە. پرسیاری 52 پلەی گەرمی لەسەر ڕووی مانگ کە بەرامبەر بە ڕۆژە 107 پلەی سەدیە، کاتێک پلەی گەرمی ڕووەکەی دیکەی دەگاتە کەم 188 پلەی سەدی. ئایا جیاوازی ئەو دوو پلەیە چەندە بە هەمان شێوە 107 و کەم 188؟ 107 ئەوی دیکەش کەم 188. ئەگەر بژمێرم جیاوازی مابەینیان چەند پلە لە مابەینیان هەیە لە کەم 188 هەتا سفر دەکات 188 لە سفریش هەتا 107 دەکاتە 107. ئێستا 107 کۆ دەکەمەوە لەگەڵ 188 15 295 پلەی سەدی لە مابەینیان هەیە جیاوازی. ئەگەرنا دیسان وەکو پرسیارەکەی پێشتر دەینووسمەوە. ئێستا تەواو بووم وابزانم یان نا ڕەنگە تەواو نەبووم بە هەمووی نەسڕمەوە هەر هەندێکی. ئێستا وێنەی ڕوونکردنەوەی بەکاربینە بۆ ڕاهێنانی 54 و 55. ئەو وێنەی ڕوونکردنەوەی دەربارەی بەرزترین و نزیمترین خاڵ لەسەر زوهرە و زەوی و مەریخ بە مەتر. کەواتە لێرە بۆ وێنە لەسەر زوهرە لەسەر زەوی و لەسەر مەریخ نزمترین و بەرزترین خاڵ. ئێستا پرسیارەکە پرسیاری 54 ئایا نزمترین خاڵ لەسەر زوهرە چەند بەرزترە لە نزمترین خاڵ لەسەر مەریخ؟ دەچمە لای نزمترین خاڵ لەسەر زوهرە، ئەو خاڵە ئەو بەرزیە و لەسەر مەریخیش ئەو بەرزیە. کامەیان لەسەرێ بنووسم کامەیان لە خوارێ بنووسم ئەو ژمارەیە گەورەترە کاتە ئەوەی لەسەرەوە دەنووسم، هەر وەکو ئەوەی وایە گەرمی پێوەکم هەبی 2895 کاتە لێرە دەنووسم 2895 ئەوە بە کەم چونکە کەمی لە پێشە دەنووسم کەم لێرە. ئەوی دیکە ژمارەکەی دیچ بوو 7925 7925 ئەو سفرەش لابەم چونکە سفر لێرە نییە، هەردوو ژمارەکان کەمن ئیدی سفر نییە. ئێستا کو ئەو دوو ژمارەی جیاوازیەکەی ببینمەوە زۆر زۆر ئاسانە. ژمارە گەورەکە تۆزە گەورەتر لەو ژمارە گەورەکە یەکەم جار دەنووسم کەم 2895 ئەوجا کەم ئەوجا ژمارەکەی دی دەنووسم 7925 کەوانەکەی دادەخەم. ئەو ژمارە نێگەتیڤە هەروەکو خۆی دەینووسمەوە کەم 2895 ژمارەکەی دی لە بیرم چ لێرە ببورن کەمەکەی بنووسم دوو کەم لە تەنیشتێک کەواتە دەبی بە کۆ ئەوجا 795. ئێستا دوو ژمارەم هەیە، یەکەچیان نێگەتیڤ یەکەچیشیان پۆزیتیڤ. لە کاتی ئەژمێرکردن و کورتکردنەوەی ئەو دوو ژمارەیە لێ دەرکردن هەیە، ژمارە بچووکەکەی لە گەورەکەی دەردەکەم واتە 5 کەم 5 ئەو 5 کەم ئەو 5 یەکسانە بە 0 2 کەم 9 ناکرێ 12 کەم 9 3 9 بووە 8 کەم 8 0 7 کاش کەم 2 یەکسانە بە 5 کەواتە 5030 پلە لە مابەینیان جیاوازی هەیە. پلە ناببورن مەتر، ئەوە مەتر بوو. 5030 مەتر جیاوازی هەیە لە مابەینیان.
5,030 متر. پرسیاری 55 بەرەنگاری جیاوازی نێوان بەرزترین بەرزایی زەوی کەواتە ئەو بەرزاییە و نزمترین نزمایی لە دەریا چەندە؟ کەواتە نزمترین نزمایش لە دەریاواتە لە مابەینی ئەو دوو ژمارەیە. 850 دەبی لێرە بنووسم. 850 سفر لە مابەینەکەی هەیە چونکە ژمارە نێگەتیڤە یەکێک پۆزیتیڤە کەواتە سفر هەیە لێرە. سفر ژمارە نێگەتیڤە کەشم داینێم لێرەیە بۆ وێنە چەندە؟ 11,033. ئێستا چەند مەتر لە مابەینی ئەو دوو ژمارەیە چونکە ئەو ژمارە پۆزیتیڤە ئەوە نێگەتیڤە کەواتە زۆر ئاسان ئەژمێرکردن لێرە هەتا سفر دەکا 11,033 لێرەش هەتا ئێرەواتە هەردوو ژمارەکەی کۆ دەکەمەوە. زۆر ئاسانە. دیسان دەنووسمەوە 1,1,0,3,3 هیچ هێمایەکان گوێ نادەمێ. 8,850 کۆ دەکەمەوە 3,891. 198,000 متر جیاوازی هەیە لە مابەینی بەرزترین خاڵ و نزمترین خاڵ لە ژێر دەریا لەسەر زەوی هەردووچیان. ئەگەر ئەو ژمارانە بێگومان ڕاست بن 11,000 هەز دەکەم زۆر ژمارەی گەورەیە. 11,000 متر هەرچەندە زۆرتر نییە لە 8,000 بەڵام ئێستا پاشان ئەوە تەواو ئەومانزانی ئێستا جیاوازی نێوان بەرزترین بەرزایی مەریخ بەرزترین بەرزایی 21,336 و نزمترین نزمایی چەندە واتە لە مابەینی ئەو دوو ژمارەیە دیسان دەبینم هەردوو ژمارەکەی کۆ بکەمەوە چونکە یەکیان پۆزیتیڤە یەکیان نێگەتیڤە کاتە تەنیا کۆیان دەکەمەوە 21,336 تا زۆر کاتم پێویست نەبی کۆی دەکەمەوە لەگەڵ 7,925. بوو کەم بوو چونکە باڵێ ئەوی دیکەش 21,000. ئێستا کۆیان دەکەمەوە دوو ژمارەی 6,511 3,25 1,6 3,912 1,7 1,9 کەواتە 29,000 مەترە مابەینیان. ئەو ئێستا نووسرایە کامە گەورەترە بێگومان لێرە 198,000 بوو لێرە 29,000 کامەی زۆرترە 29,000 یان 198,000 هەست دەکەم هەڵک دەرەی هەڵک هەیە کو 11 لەگەر هەشتی بوویتە 198 بزانم چه هەڵەکم کردێ لێرە سێ لێرە سێە لێرە هەشتا لێرەش هەشتا لێرە نۆیە لێرە یەکە 198,000 نییە 19,000 ببوور زۆر ببوور 19,000 مەتر لێرەش 29,000
هزار متر 29,000 متر زۆرترە لە 19,000 متر کەواتە ئەوە بەرەنگاریەکە بوو گوایە زۆر سەختە. تەواو بووین لەو پرسیارانە و بە چەند گەورەترە واتە ئەمە دەبی دیسان بینم ئەو دوو ژمارانە لێک دەرکەم 29,261 کەم 19,883 ئەوەی دەهێڵمەوە لۆ خوێندکاران ئەو دوو ژمارەی لێ دەرکردن بزانین بە چەند گەورەترە. ئێستا ئەوە تەواو بووین لەو جۆرە پرسیارانە کە هەمووی دەربارەی جیاوازی بوو لە کاتی هەبوونی ژمارەی تەواو چونکە نێگەتیڤ و پۆزیتیڤە زۆر ئاسان نییە. ئێستا دەچمە لای پێداچوونەوە هاوکێشەکان شیکار بکە و وەڵامەکەش ساغ بکەوە. ئەو هاوکێشەی هەتا ئەو پیتەی ببینمەوە ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە ساغکردنەوەشی پێناوێ هەردوو ژمارەکەی کۆ دەکەمەوە ئەو پیتە دەردەچی کەواتە کۆکردنەوەی تەنیا کەواتە ئەو پیتە یەکسانە بە 17 ساغکردنەوە شەر ئەوەیە 17 لێ بڕوە دەکاتە 9 ساغکردنەوە پێویست ناکە چونکە ئەو هاوکێشانە هەر یەک هەنگاون زۆر ئاسانن چ ساغکەمەوە. لێرەش هەتا پیتی ببینمەوە یەکسەر دەینم ئەو ژمارەی لێ بڕوا پیتی دەردەچی چونکە شیکار واتە پیتەکە چەندە کەواتە 48 سێزەی لێ بڕوا دەکات چەند 8 سەی لێ بڕوا 5 4 سەی لێ بڕوا 3 پیتی یەکسانە بە 35 ساغکردنەوە کە گەر 35 کۆ بکەمەوە لەگەڵ 13 بێگومان دەبێ بکاتە 46 چونکە من تازە بە خۆم لێ دەرکردنم کرد. پرسیاری 58 هەروە هەتا بمەوێ ئەو پیتەی ببینمەوە بزانم دەکات چەند ئەو ژمارەی لێ دەردەکەم زۆر ئاسانە پیتی یەکسانە بە 12 4 لێ بڕوان 8 3 لێ بڕوە 7 تا چونکە 7 و 8 کۆی بکەمەوە لەگەڵ 3 و 4 دەبی بکاتە 11 و 2 چارەشکەی نییە. هاوکێشەکان شیکار بکە وەڵامەکە دیسان ساغ بکەوە هەتا بۆ ئەوەی بمەوێ بزانم ئەو پیتە یەکسانە بە چەند چونکە لێرە دابەشم هەیە کەواتە من هەردوو لای هاوکێشەکەی جارانی 12 دەکەم لەبەر چونکە لێرە دابەشە کە جارانی 12 دەکەم 12 لەگەڵ 12 دەبیتە یەک ئەو پیتە بە تەنیا دەمێنێتەوە پیتی بە تەنیا دەمێنێتەوە 3 فاری لێرەش هەتا بۆی بمەوێ پیتی ببینمەوە ئەو ژمارەی لێک دەدەم لەگەڵ 5 زۆر ئاسانە کاتە پیتی یەکسانە بە 5 جاران 3 و 12 بزانە دەکات چەند دەکا 17 دەکا 16 شتە چیاوە ساغکردنەوەش زۆر ئاسانە ئەو ژمارەی بەدەستم دێک دابەشی 5 دەکەم دەبی دیسان دەربچی 3 و 12. پرسیاری 61 دیسان زۆر ئاسانە هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 4 دەکەم لۆ چونکە لێرە 4 هەیە تا ببیتە یەک پیتی بەتەنێ بمێنێتەوە یەکسان بی بە ئەو ژمارەی دابەشی 4 دەکەم تەواو هەر زۆر ئاسانە. ئێستا بچووکترین ژمارە کامەیە لەو کۆمەڵە زۆر ئاسانە کەم 7 بچووکترین ژمارەیە کام جووتە ڕێکخراو خاڵێکی چارەکی سێەم دەنوێنێ ئەوەش زۆر ئاسانە لە ڕووتەختی پۆتان 3 چارەکەم هەیە ئەو چارەکە چارەکی یەکەمە ئەو چارەکەش چارەکی دووەمە ئەو چارەکەش چارەکی سێەمە ئەو چارەکەش چارەکی چوارەمە ئەوجا کام لە چارەکی سێمە هەموو ئەوانەی لە چارەکی سێمن هەردوو ژمارەکە پۆتانەکە هەردووچی ژمارەی نێگەتیڤە کەواتە تەنیا لە سێمە بەڵام لە یەکەم هەردووچی
پۆزیتیڤە ئەوە لە یەکەمە ئەوە لە چارەمە چونکە پۆیەکەی پۆزیتیڤە و تانەکەی نێگەتیڤە ئەوە لە چارەمە ئەوەش لە دووەمە ئەگەر لێت بپرس ئەو دئیش لە سێمە کاتە زۆر ئاسانە بزانم ئیدی هاتمە کۆتایی لە لاپەڕا 111 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی